وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لزنجير باسی یاددا باسی ئەوەمان کرد مرۆڤ دەکرێت تووشی تاوان ببێت جگە لە گوناه کە هەمومان گوناهباری بەردەمی خوای پەروەردگارین و گوناهمان ئەگەر تەنها ئەوە بێت کە وەکو پێویست نەمانتوانیوە شکرانە بژێری ئەو هەموو خەڵات و بەخشانەی خوای پەروەردگار بکەین، ئەوە بۆ خۆی تاوانە، ئەوە بۆ خۆی گوناهێکی گەورەیە و پێویستی بە تەوبە و ئیستیغفار و لێخۆشبوون هەیە. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو ڕۆژی وا هەیە 70 جار و لە فەرمودەدا هاتووە ڕۆژی 100 جار دەڵێم ئەستەغفر الله، یا ڕەبی ئەی پەروەردگارم خوای خالقم داوای لێخۆشبوونت لێ دەکەم. خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چرکەیەک غافڵ نەبووە لە خوای پەروەردگار، هەمیشە پەیوەندی بە ذاتی پەروەردگارەوە هەبووە و لە هەموو تەمەنیدا گوناهی سەغیرە و کەبیرەی نەکردووە. تەنانەت لە پێش پێغەمبەرایەتیشدا خوای پەروەردگار حیفزی کردو و پاراستوویەتی. بەڵام بۆچی ئەو هەموو ئیستیغفارە؟ لەبەر ئەوەی کە ئەو هەموو خەڵات و بەخششەی خوای پەروەردگاری بەسەر خۆیەوە بینیوە کە هیچ مرۆڤێک نییە بتوانێت تەنانەت بیریشیان لێ بکاتەوە. خوای پەروەردگار خەڵاتی وای بە ئێمە بەخشیوە دڵنیابن لە ڕۆژی قیامەتە ئەگەر پێی بزانین، لەم دنیاش دەردەچین نازانین ئەم خەڵاتە گرنگەی خوای گەورە ئەگەر بەس ئەو بچووکەمان لێ بستێنێتەوە کە لە تەواوی تەمەنی من و جەناب تا حتا دەژمرین هەستمان پێ نەکردووە، هەر نازانین هەیە. خەڵاتی وا هەیە تا ئێستا زانستی پزیشکیش لە جەستەی تۆدا نەیدۆزیوەتەوە، بەس ئەو نەبیندراوە، ئەو نەزاندراوە، ئەو نەدۆزراوە خەلەل لە ژیانماندا دروست بێ و نەبێ، دڵنیابن تەواوی سیستەمی ژیانمان پەنا بەخواتێک دەچێت. هەموو مرۆڤێک دەبینە مرۆڤێک بێزار دەبین لە ژیان. ئەگەر هەموو سەرۆت و سامانی دنیا هی تۆ بێ، هەموو پلە و دەسەڵاتی دنیا هی تۆ بێ، هەموو خەڵک دەستە سەرسنگ و بەڵێ قوربانت بۆ بکەن، بەس تەنها یەک خەڵاتی بچووکی خوای پەروەردگار کە وتم لەوە ئەچێ هێشتا هەر زانست نەیدۆزی بێتەوە، هەر پزیشکێکی باڵا خۆشی نەزان لە جستەی خۆیدا ئەمە هەیە، چونکە ئەم جسمە هێشتا زۆری هەر نەدۆزراوەتەوە. ئەوەی کە هەیە شتە گەورەکانن، کۆ ئەندامەکانن، ئەندامە ئاشکراکانن. چ جای ئەوەی کە ئەندامەکانمان، ئەندامە ئاشکراکانمان خەلەلیان تێ بکەوێ، کێشەیان بۆ دروست ببێ، مرۆڤایەتیمان وەکو جەستە لە دەست دەدەین، بیر و هۆشمان مەشغوڵ دەبێت تەنها بە نەخۆشی و چارەسەرەوە. ئەنجا ئەوانی کە نەزاندراون و خۆمان هەر هەستی پێ ناکەین و هەر بیرمان لێ نەکردوێتەوە، ئایا توانیومانە شکرانە بژێری ئەو هەموو خەڵاتی خوای پەروەردگار بکەین؟ بە دڵنیاییەوە نەخێر. بۆیە ئەگەر ئینسان بەس ئەمە گوناهەکەی بێ، پێویستە ڕۆژانە 100 جار زیاتر ئەستەغفر الله بکە. بەڵام بێجگە لە گوناه، ئەنجا دواتر دەچێتە گوناهە گەورەکان وەکو قەتڵ و سحر و ئەکلی ڕیبا و خواردنی ڕیبا و خواردنی ماڵی هەتی و بوختانچێتی بۆ خەڵک و ئافرەتانی بێتاوان، بێگوناه، بێ ئاگا، قسە فڕێدان بە مناولادا، پشتکردن لە دوژمنانی ئیسلام، ڕووکردنە نارانی ئیسلام، دۆستی نارانی ئیسلام بی، بەڵام هەمیشە سەنگەرت دژی مسلمانان بێ، کە ئەوە یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان. بێجگە لە گوناهەکان ئەمجا تاوانمان هەیە. تاوانەکان کە پەیوەستن بە کۆمەلگا بەگشتی و تاوانێکمان هەیە، کۆمەڵە تاوانمان هەیە پەیوەستن بە نێوانی مرۆڤەکان لە نێوان خۆیاندا. ئەو تاوانەی کە مرۆڤ زۆر ئاساییە لەوە چێ تووشی بێ، کەس بەخۆی نەنازێ، هەمیشە دەبێت داوا لە خوا بکەین، بەردەوام بڵین یا ئەڵڵا بە گەورەی خۆت بم پارێزە لەوەی بخلیسکێم لە کتوپڕێکە لە ڕووداوێکی نەخوازرا و چاوەڕوان نەکراودا ببم بە یەکێک لە تاوانکاران و خۆم ببینمەوە لە بەردەمی دادگادا و لەو دیوی زیندان و شیشەکانی زیندانەوە ڕۆژگارێکی ژیان بەسەر بەرم. هەر ئەبێ خوا بمان پارێزێ، چونکە ئەم مرۆڤە ئین النەفسە لەئەمارەة بیسوئی هەیە، لە ناو ناخی ئێمەدا، لە ناو نەفسی ئێمەدا کبرێک هەیە، خۆ بەزلزانینێک هەیە، خۆ بە شتزانینێک هەیە، بە بچووکسەیکردنی خەڵک و خۆ بە گەورەزانینی خۆمان پەنا بەخوا لە ساتە وەختێکی زۆر بچووکدا لە لەحەزاتە ئینسان بە هەڵە دەچێ و ڕووداوی نەخوازراوی لەدەست ڕوودەدا. و پاشان ئینسان
کە شەیطان پەروەردگار دەفەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوون فەتەخیذوه عەدووە. دوژمنێکی هەر ئاشکرامان هەیە، دوژمنێک بە ئاشکرا و بەنهێنی، بە هاندان، بە وەسوەسەی ناودڵ، بەوەی کە بەردەوام هانت دەدا لەسەر بچووکترین شت، چێچێکت لێ دەکا بە گایەک، مێشێکت لێ دەکا بە گامێشێک، پوشکەیەکت لێ دەکا بە شاخێک، ئەوەندە لە بەرچاوت گەورەی دەکا کە قبوڵی مەکە، هەتا تووشی تاوانت دەکا، ئەوەندە ئارەزوەکانت دەجوڵێنێ، ئەوەندە شتە خراپەکانت لەبەر چاو ڕازاوە دەکا، ئاوی بۆگەناوت لێ دەکاتە ئاوی زوڵاڵ، بۆگەنی ڕیخ و پیساییت لێ دەکا بە بۆنی گوڵاو و عەتر هەتا لوتت هەڵی مژێ. وە چەند چرکەیەک بەختەوەری دەیەوێت قیامەتت لەدەستدا. ڕێبازەکانی غەیری ئیسلامت وا لەبەر چاو دەڕازێنێتەوە کە تۆ بەمە نەبێ میلەت و گەل و نەتەوەت بەختەوەر نابێت، کە لە کاتێک ئەوە سەرابە، خەڵک زۆر عەوداڵ بوو بەوێ بەدوویدا، تونێڵێکی تاریکە و ئەو سەری دیار نییە و هیچیان بە هیچ نەکرد. بەڵام شەیطان بە ملیۆنەها خەڵک فریو دەدا، تووشی تاوانی گەورەیان دەکا. و پاشان هاوڕێی خراپ. ئینسانەکان جاری وا هەیە لە ناو ماڵی دایک و باوکێکی بەدین و بە ئەخلاق و بە ڕەوشت و بە حورمەت و بێوەی ساغ و سەلامەت تا لە دایک بوون و ژیاون و پەروەردەبوون. بەڵام لە دەرەوەی ماڵ لە ڕێگای جاری وایە هاوڕەکەت بۆتە سۆشیال میدیاکات، بۆتە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەکاری دێنی، کاریگەری زۆریان هەیە. ئەڵقە سەدانیەکانی تەلەڤیزۆنەکان کە لە دەرەوە هێنراون و ژەهراوی کراون و فڕێدراونە ناو ماڵەکانەوە. ئەمە ئافرەتە جاران وانە بوو دوای بینینی 100 ئەڵقە و 200 ئەڵقا هەر خۆی لەیاد کردووە کە چێیە، ئەبێتە یەکێک لە کارەکتەرەکانی ناو فلیمەکە. کوڕەکە بە هەمان شێوە، کچەکە بە هەمان شێوە، پیاوەکە بە هەمان شێوە لە خیانەت و لێ بێوەفایی و لە تێکەڵی حرام و لە کوشتن و لە بڕین و لە دزی وا دەیڕازێنێتەوە، وا لەبەر چاوتە جوانی دەکا کە ئەمانە پاڵەوانی فلیمن، ئەمانە نەک عەیبە نییە بەڵکو جێی شانازین. میدیاکانی ئەمڕۆ، ڕاگەیاندنەکان، تەلەڤیزۆن دەکەیتەوە، جاران بەڕێزان زۆر جار ئاماژەم بەوە کردو بۆ جەنابتان ئەهلیە مزگەوتە بچکۆلەی خۆمان لە ڕێی مینبەری مزگەوتەکەمانەوە لە وتارەکانی جومعەوە، ئەگەر کەسێک پارەی خەڵکی بخواردایە شەرمەزار دەبوو، ڕووی نەدەهات، خەڵکی خۆیان لێ بێبەری دەکرداون، خزمم نییە، خۆی دەشاردەوە، ئەوە قەرزاری خەڵکە، دەستی خەڵکی بڕیوە، ماڵی خەڵکی بڕیوە. ئێستا ڕاگەیاندن بە ئاشکرا لە کەناڵی فەزاییەوە بێژەری بەتوانە وەکو کۆمیدیا دەیجێڕێتەوە، فڵان کەس ئەوەندە ملیۆن دۆلار، ئەوەندە دەفتەری فڵان کەس و ئەوەندە دەفتەری فڵان کەس و ئەوە تەنانەت جۆی وەرگرتۆ و تەنانەت گەرمی وەرگرتۆ و قەل و قازی خەڵکی بردووە و ماڵی هەمووی تاڵان کردەوە، ئێستا بێسەر و شوێنە، یان دەڵێ منەتتان نەبێت چم لێ دەکەن، خۆرە بم کوژە بم خەزیندانەوە، تازە ئەو دەستی ئەو خەڵکی هەموو بڕی بوو، ئەوەندە بەڕازاوەی و ترش و خوێوە دەیگێڕێتەوە و پێکەنینی بۆ دەکا و ئیمزاکەی وایە دڵی سەری مراویە. یعنی ئەمە خەڵکە گوێی لێ دەبێت، گەنجێک کەسێکی تر ئەڵە کورباخۆ هەر عەیب نییە، ئەو فڵان کەس هەر بوو بە ناوبانگی ناو سۆشیال میدیا بەم دەست بڕینە، جاران عەیبە بوو. ئێستا تاوان ئاسان دەکرێت، تاوان دەڕازێندرێتەوە، هەر تەنانەت عەیبی شەرمی کۆمەڵایەتیشی نامێنێ. بابەتێکی خەتەرە، بۆیە هیچ کەسێک لە ئێمە لە خۆی ئەمین نەبێ بڵێ تووشی تاوان نابم، بۆیە بەردەوام دەبێت لە خوا بپاڕێنەوە، ئەو خوای گەورە بە گەورەی خۆی بە حیفزی خۆی بەردەوام بڵێن فالله خەیر حافظا وهو ئەرحەم الراحمین، میهرەبانترینی میهرەبانان ئەرحەم الراحمین کە ئەڵڵا یا ڕەبی خوای خۆمان و ماڵ و منداڵ و کەسوکارمان، خۆشەویستان و ئازیزانمان، ئەهلی مزگەوت و دین و ئیمانمان، ئەهلی قیبلەی محەممەد صلی الله عليه وسلم خوای پارێزی. پاشان هەر چەندە پاک بی دەبێت بەس خوا بتپارێزێ. ئەینان نار و ناحەزەکانت لەوە ئەسێ نزیکترین کەسەکانی دەوروبەرت بن، لەوە دەچێت زۆر لێن نزیک بن، قەت تەوەقوعی ئەوە نەکردبێ لەلایەن ئەوانەوە تاوانت بەرامبەر بکرێ. ئێمە ئەمەمان لە قورئانە هەیە، ڕۆژانە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا، ئەم مانگە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن کە قورئانی تێدا نازڵ بۆتە خوارەوە، لەم مانگە پڕبەرەکەت و بەخششەدا کە قورئان دەخوێنینەوە، سوورەتی یوسف دەخوێنینەوە. یوسف کە تەنانەت ئەوەی بەبیریا هاتووە من خاوەنی دەبرام، قەت ئەو دەبرایە کە بنیامین تەنها لە دایکی خۆمە، ئەوانە پشت و پەنامن، هیچ هێزێک نێ بەرەو ڕوومان بێتەوە، من ئەو برایانە دیفاعم لێ دەکەن. بەڵام هەر ئەو کەسەی کە ئومێدی پێی بوو، هەر ئەو دەبرایە خیانەتیان لێ کرد، خستیانە چاڵاوێکی قوڵەوە و هەموو نەهامەتیەکانی ژیانی لە ئەنجامی ئەو خیانەت و خراپەی ئەو برایانەدا، ئەو تاوانە گەورەدا هاتە ڕێگای، کە سەرنجامی شەر چونکە خۆی پاک بوو بە خێر گەڕا.
بۆیە دەکرێت تۆ چەندە پاکبی یوسف ئاسا چەندە خۆل لە گونەه لادەی ئەگەر ڕەحمی خوانە بێ ئافرەتێکی ئیمرات العەزیزت بۆ ڕێکەوێ سەرەڕای ئەوەی خۆی داوای خراپە لێ بکە ئەمجا بڵێ ئەو داوای لێ کردوم بوختانت بۆ بکە محکەمەت کە بەددا بەدادگا ئابڕوت بەرێ سجنت کە ئەمە هەمووی دەکرێت قورئان ئەمانەی هەموو تێدایە دەکرێت وەکو موسا عەلەیهی السەلام خۆی گەورە هەموو لایەکمان پارێزێ موسا چوو بۆی هاوکاری مەزلومێک بکە هەر ئاوا زلەیەکی لە کەسێکدا تۆزە تەمەی کە بەعیبە ئەم مەزلومە گوناحە ئێتر لەسەر چی ئاوای لێ دەکەی تۆ تۆزە پلەداری و ئەمنی وڵاتی و ئاسایشی پاشای ئاسایشی فرعونی زلەی لێدا تۆزە بیخاتە ئەو لاوە کەچی بە زلەکە مرد فەقەضا عەلەیه پەنا بەخوا کابرا جاری وهەیە تۆ پاڵیش پێوە دەدەی خەڵک هەبوو هەر ئا پاڵێکی بە کەسێکەوە ناوە سەیەکە بەدەستیەوە مردووە هەر مستێکی بە خەڵکی کێشاوە من ئەو ڕووداوانم بیستووە مستێکی بە سنگی کەسێک کێشاوە هەر لە دەمەبەڵەیەکی ئاساییدا بەبێەوەی پێشتر یەکتر بناسن یەکسەر دڵی وەستاوە مردووە بۆتە قاتڵ و ئێستاوا لە زیندانەکاندا بە هیچ سوڵحی ناکرێت هەچاو لێوە کە بەسەرهەتی موسا دەخوێنەوە دەبینی ئەمەشی تێدایە تۆ بە حیساب چووی بۆ خێر چووی بۆ ناوبژی بۆ دیفاع لە مەزلوم کەچی لەو لاوە تووشی دەربەدەری و ئاوارەیەکی دوور و درێژ دەبی لەسەری وەکو لە قیسەی سەیدنا موسادا عەلەیهی السەلام هاتووە کەواتە بچینەوە سەر مەوزوعەکەی خۆمان لە زنجیرە باسییادا ئەوەی کە دەمەوێت بیری خۆم و ئەوەی بخەمەوە تاوانەکان دوو جۆرن تاوانێک کە بەرامبەر بە گشتی دەکرێت ئەم تاوانیان گەورەترە لەوەی کە تاکێک بەرامبەر بە تاکێک دەیکا تاوانی گشتی کە بەداخەوە زۆرجار میلەتەکەش تێیدا بەشدارە واتە هەر کەسە لە ئاستی خۆیدا کابراایەک ژینگە پیس دەکا کابراایەک دەسەڵاتی ئەوەی هەیە دە بە ئاوەکەی خواردوێتەوە لەناو سیارەکەی داینانێت تا دەیباتە سەتڵی خۆڵی ماڵەکەیەوە دواتر لە شوێنێکە ئەم خۆڵ و خاشاک و ئەم هەموو نایلۆنە زیان بەخشک بۆ بکرێتەوە هەل لە جاوی سارەکەەوە فڕێداتە دەرەوە کەواتە تۆ بە ئەندازەی ئەوەی دەسەڵاتت هەبوو بەشداریت کرد لە تاوانێکی گشتیدا کە پیسکردنی ژینگەیەکە دوای ڕەمەزانێکە خۆی پەروەردگار بەهارێکی تەڕ و تازە و پاراومان پێ بەخشێ گژ و جیا و گوڵ و گوڵزاری کوردستان بگەشێتەوە خەڵک دەڕوا بۆ سەیران ئەگەر تووشی ناشەرعی نەبی و خۆ لە تێکەڵاوی حرام پارێزی مافی خۆتە بەڵام ستەمکارێکە دەست درێژی کردوتە سەد تەواوی خاک و نەتەوە و جوغرافیای وڵاتەکەمان کە شوێنی سەیرانەکەی بە پیسی بەجێ دێڵێ کە هەموو ئەو خاشاکە لەو دەشتە فڕێدەدا و کۆی ناکاتەوە ئەو نایلۆنش چەندەها شوێن لەناو دەبا و زەمانێکی زۆر دوور و درێژ ژینگەکەمان پیس دەکە اینجا بگەڕێەوە بڕۆ حتا دەگاتە سەر لوتکەی دەسەڵاتی وڵات لێرەدا ئەوانەی کە دەبنە فێرعەون دەبنە دیکتاتۆرەکان کە دەست درێژی دەکەنە سەر خاک و نەتەوە دەست درێژی دەکەنە سەر تاک بە تاکەکانی میلەت ئەمانە هەر ڕاستەوخۆ سەرەتا نابنە فێرعەون لە کۆتاییەکەیدایە کە کاتێک کە خۆی پەروەردگار لە سوورەتی ئەز-زوخروف ئایەتی 54 دەفەرمێ فاستەخەفە قەومەه فەئەطاعوه ئەو فێرعەونە لوتکەی دەسەڵات فێرعەون واتە ڕەمزی دیکتاتۆرەکان هەموو دیکتاتۆرێک فێرعەونە فاستەخەفە قەومەه گاڵتەی بە عەقڵی میلەتەکەی دەکرد یاری بە هەست و شعور و مەشاعیریان دەکرد گاڵتەی بە عەقڵیان دەکرد کەس هۆشی خۆی نەمابوو یعنی عقلی وا کۆنتڕۆڵ کردبوون یاری بە عقلی هەموو ئەو میلەتە دەکرد هەموو گەلەکەی دەکرد کەس بە ئاگا نەبوو هەردەنگ قوربان تەواوە ئەوەی جەنابە دەڵی ڕاستە جا دکتۆر مشعل عەبدولعەزیز الفەلاحی کتێبێکی هەیە هی هەموو قورئانی تێدا کۆ کردوێتەوە علەمەنی القورئان لە هەر سوورەتێک لە هەندێک ئاەت هاتۆشتی جوانی هەڵێنجاوە لە لاپەڕی 363 کتێبی علەمەنی القورئان دکتۆر مشعل عەبدولعەزیز الفەلاحی دەڵێ فێرعەونەکان یەکەم جار نابنە دیکتاتۆر یەکەم جار فێرعەون و هەموو دیکتاتۆرەکان ئەوە نییە لە یەکەم ڕۆژی دەسەڵاتەوە ببنە دیکتاتۆر قۆناغ بە قۆناغ دەڕۆن بابەتەکەیم زۆر پێجوان بوو ئەڵێ بە سێ قۆناغ فێرعەون گەیشتە فاستەخەفە قەومەه فەئەطاعوه قۆناغی یەکەم دیکتاتۆرەکان پاشا زاڵمەکان فەرمان ڕەواستەمکارەکان کە فەرمانیان ڕەوانیە بەس سوڵتەیان بەدەستە بەس هێزیان هەیە چەکیان هەیە پارەیان هەیە جەماوەری ماستاوچی و کۆیلیان هەیە ئەمانە یەکەم جار دێنن بازنەیەکی وەهمی پێداوترێ هالە یعنی بازنەیە کە لە دەوری هەمومان هالەیەک هەیە وزەیەک هەیە یعنی بازنەیەک بە چوادەوری منە جەناب تا کە چاو نایبینێ هەیە بازنەیەک هەیە لە چوادەورماندا پێدەوترێ هالە تیشکەکانی دەوروبەرمان بازنەیەک بۆ خۆی دەکێشێ ئەم
فرعون ئەم دیکتاتۆرە لە هەر زەمان و زەمینێکا بێ بە درێژایی مێژوو بازنەیەک بە دەوری خوا بازنەیەکی وەهمی دەکێشێ کە کاذیبەتون زائیفە درۆیە هەمووی درۆیە زائیفە ڕازێنراوەتەوە ڕووکەش کراوە ئەم درۆیە ڕووکەش کراوە دەیخاتە بەردەستی میلەتەکە لە ڕێی چیەوە لە ڕێی ئیعلامەوە ڕاگەیاندن ڕۆژێک دوو ڕۆژ دە ڕۆژ ساڵێک ئەوەندەی بەگوێ خەڵکا دەدا حتا خەڵکەکە بڕوا دەکا فعلەن ئەم کابرای دیکتاتۆرە ئەم پاشایە ئەم دەسەڵاتداری وڵاتە ئەم حکومڕانی یەکەمی وڵاتە ئەم کەسە گەورەیە هەموو خەڵک قەناعەت دەکات لە مناڵەوە بۆ ژن بۆ پیا بۆ گەورە بۆ ڕیسپی بۆ مامۆستای زانکۆ بۆ مامۆستای ئاینی بۆ ڕێز عەشیرەت بۆ پیاوی کۆمەڵایەتی هەموو بڕوا دەکەن ئەم پیاوە ڕێک ئەوەیە کە باسی دەکات باچینە خزمەت قورئانەمەی تێدایە بەڵێ ونادى فرعون في قومه قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون لسورة الزخرف آياتي بنجاوية كذا فرمي فرعون بانگوازی کرد بۆ ناو قومەکەی فی قومی بەل لە ناو قومەکەیدا فی بۆ زەرفیەتە بەڕێزان سەیری وشەوردەکانی قورئان کرد لە ناو قومەکەیدا بانگەوازی کرد فی قومی لە ناو قومەکەیدا بانگەوازی کرد جا ئایا فرعون بۆ خۆی چۆتە ناو خەڵکەوە بانگەواز بکە بە دڵنیاییەوە نەخێر ئەو دیکتاتۆرانە خەڵک ناتوانێت لیان نزیک بێتەوە کەسی زۆر دەستڕۆیشتوو ناسراو نەبێ هەر ناتوانێت مەرحەباییان بکە ئەی بەڕێزان چۆن فرعون فی قومی لە ناو خەڵکەکەدا ئەمەی بڵاو کردەوە لە ڕێی ڕاگەیاندنەکانیەوە واتە فرعون لەو زەمەنەشا شاعیری هەبووە دەرباری هەبووە زانای هەبووە مامۆستای هەبووە ڕیشسپیان و ڕێز عەشیرەتەکان ئەوانەی دەسەڵاتێکیان هەبوو هەموویان بووبوون بە پیاوی فرعون ئەچوونە ناو خەڵکەوە ئەمڕۆ ڕاگەیاندن لە شاشەی تیڤیەکانەوە لە پەیجەکانیەوە لە سۆشیال میدیاکانیەوە ئەوەندە ئەم کەسەیان گەورە کرد وتیان فرعون دەڵێ ئەلەیسە لی مولک میسڕە ئێوە بیر بکەنەوە خەڵکینە میسر هەمووی موڵکی من نییە ئەو وڵاتی میسرە یەک پارچە هەمووی موڵکی من نییە وهذه الأنهار تجري من تحتي ئەو ڕووبار و ئاوشتانە هەمووی هی من نییە کە بەردەمی کۆشکەکەم و بەناو کۆشکەکەی ڕیاسی جمهوریمدا دەڕوا ئەفەلا توبسیڕون نابینن بیر ناکەنەوە عەقڵتان نییە ئەمە چێ ئەمە هەمووی من نییە جا دکتۆر مشعل عەبدولعەزیز الفەلاحی تەفسیرێکی قورئانی هەیە ریحلة تدبر في رحاب القرآن الكريم لمجلدی 5 لە لاپەڕەی 523 دا لە تەفسیری ئەم ئاەتەدا دێڕێکی زۆر جوانی هێناوە دەڵێ كل هذه الجماهير لم تطلب منه دليلا واحدا على صدق ما يقول أو همو جماورة يعني مصري أو كاتا توصيل إحرامكاني أو الزمانك أبي مصر كان أودان بو بي مصري أو كاتا أو همو جماوري تدابو بهزاران خلقي تدابو لم تطلب منه دليلا واحدا على صدق ما يقول يكز نبو کەسانێک نەبوو داوای یەک بەڵگە لە فرعون بکەن بڵێن ئەرە جەنابی فرعون تۆ کە لە ڕێی ڕاگەیاندن و دام و دەستگا و خۆتەوە هەر بەردەوام ئەمەمان بەگوێدا دەدەی ئەم میسڕە هەمووی مڵک و سامانی منە کەس ساحەبی بستێ زەوی نییە کەس ساحەبی خانووی خۆی نییە مڵکی خۆی نییە دوکانی خۆی نییە زەوی کوشت و کاڵی خۆی نییە هەموو میسڕ هی منە ئەرە کاکە تاپۆکەمان نیشاندا ئەرە تۆ لەکوێت بوو بە موچە و مەعاشەکەت کڕیت کار و کەسابەتت کردووە وا گریمان جەنابی فرعون تۆ دە پارچە زەویت هەبوو دە چێڵگەی کوشت و کاڵی و باخت هەبوو دە دوکان و بازارت هەبوو بەڵام تۆ دەڵێ هەموو میسڕ هی منە باش ئەمە لەکوێ بوو بێنە تاپۆکەمان نیشاندا لەکوێ بۆت مایەوە یەک کەس نەبوو ئەم پرسیارە بە مێشکیا بێ ئەوە نیان ئەم شتە بیست بوو هەموو لە خەیاڵی خۆیاندا لە واقعیا ئەم حالەتون زائیفە کاذیبیان بۆ دروست بوو کە فرعون واقعا وایە ڕێک خاوەنی هەموو میسڕە کەس خاوەنی هیچ نییە ئاوا چوو بۆ مێشکیانەوە قورئان وا دەفەرمێ وایان دەزانی ئەو ئاوە کە دی هەر ئەو دروستی کردو بەناو کۆشکەکانیا دەڕۆدی بۆ ئەوە هەمووی منە ئەو ئاوی منە ئەوەی کە مشتی ئاو بخواتەوە دەبێت زۆر مەمنونی من بێ ئەوەی کە لەسەر ئەو زەویە نانێک پەیدا دەکا و تەنەکەیە گەنم دەچێنێ ئەبێ بەهی منی بزانێ ئەلەیسە لی مولک میسڕە میسڕ هەمووی من نییە یەک کەس نەبوو لە هەموو مەملەکەت و وڵاتەکەیدا بڵێن نە وەڵڵاهی تۆ نییە حتا خوای پەروەردگار موسای نار سەلامی خوای لەسەر بێ
موسا هێنایەوە قاڵبەکەی خۆیەوتی ناوەڵڵا پەروەردگاری من و پەروەردگاری تۆ پەروەردگاری ئەو خەڵکە هەموو یەکێکە کە ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا تۆش عەبدێکی لە عەبدەکانی خوا هیچ کەسێک نەبوو کە ئەوا بەرەو ڕووی بێتەوە تەقدیس المفسیدین منهەج قەدیم بە گەورەزانین و پیرۆزکردنی ئەوانەی کەوا گەندەڵکارن مفسیدن تێکدەرن خۆبەخوازانن دیکتاتۆرن منهەج قەدیم لەلایەن میلەتەوە کە تەقدیس دەکرێن کە ئەوەندە گەورە دەکرێن کە دەپەرسترێن کە بە پیرۆز دادەندرێن کە بە هەموو شتێک دادەندرێن ئەوە بەڕێزان زۆر قەدیمە ئەوە لە فیرعەون و لە پێش فیرعەونەوە هەبوو هەتا ئێستا و تا قیامەتیش بەردەوامە کەواتە لە خاڵی یەکەمدا دیکتاتۆر دێ ئاوا شتێک دەخاتە مێشکی خەڵکەوە من خاوەنی هەموو ئەو وڵاتە من خاوەنی هەموو شتێکی ئەوەم هەر ئەو موچەی وەری دەگری وابزان ئەوەی منە ئەوە من خێرت پێ دەکەم ئەوە نەک ڕەنجیشانی تۆ بێ هەر ئەو بازاڕی کاسپی تێدا دەکەی دەبێ بەهی منی بزانی چونکە ئەوەی منە هەموو وڵاتی منە خەڵکە کەش کە کەس نەیگوت بەڵێ قوربان وەڵاوانیە وەڵاهی تۆش هەر عەبدێکی لە عەبدەکانی خوا با موچەکەی تۆ تۆزێ زیاتر بێ با مڵک و ماڵوکەی تۆ زیاتر بێ با کۆشکەکەی تۆ گەورەتر بێ چەند قاتتر بێ فراوانتر بێ ڕازاوەتر بێ با ئۆتۆمبیلەکانی تۆ زۆرتر بن لە هی خەڵک بەڵام هەموو وڵاتی تۆ نییە کەس وای بە فیرعەون نەوت بۆیە چووە سەر خاڵی دووەم دەفەرمێت لە خاڵی دووەما دیکتاتۆرەکە ئەمجا دوای ئەوە دێ يشغلونهم بالفوضى للدرجة التي لا تبصر الجماهير وغيرها فوضایەک دەنێتەوە دەنگ و باسێک دروست دەکا ئەو خەڵکە هەموو فکر و هۆشیان دەچێتە سەر ئەو بابەتە ئەو هەموو ستەمەی کە لێیان کراوە ئەو هەموو مافەی کە خوراوە ئەو دیکتاتۆرە چیان پێ دەکا هیچی لەدەست نەهێشتون ئەمانە سەحەبی هیچ نەماون بەو مەوزوعەوە مەشغوڵیان دەکا فەوزایەک دەنێتەوە بابەتێک دەخاتە بازاڕەوە هەموو خەڵک پێوەی مەشغوڵ دەبن دواتر خەڵک بەس بۆ ئەوەی لەوە ڕزگاریان بێ زۆر زۆر مەمنونی پاشان بەسەراتێک کەیە کە واقعە و لە کتێبەکاندا زۆری باس کراوە ئەڵێن پاشایەکە بوو خاوەنی کارگەی ڕۆنی وڵات بوو هەموو ڕۆنەکان هی ئەو بوو کارگەکە هی ئەو بوو چیلۆی ڕۆن ئەو زەمانە بڵین بە 7 دینار بوو با بڵین بە 7,000 ئێستا بوو پاشا تەماحی زۆر بوو پرۆژەی زۆر بوو 7,000ەکەش زۆر بوو قازانجی زۆر بوو وەڵام تێری نەدەخوارد وتی وەڵی حەز دەکەم بیکەم بە 10,000 بۆی پارەی زۆرترم دەستکەوە زۆرتر پرۆژەکانم بڕۆنە پێشەوە بە ڕاوێژکارەکان و وەزیرەکانی دەوری وت کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەی ڕاوێژکارانی سەرۆک وتیان وەڵی قوربان فەوزایەک دروست دەبێ لە شەو ڕۆژێکە بەیانی کە هەستی کیلۆیەک ڕۆن لە 7 دینارەوە ببێتە 10 دینار لە 7,000ەوە بێتە 10,000 3,000 بچێتە سەر لەوە ئەسێ خەڵک ناڕەزایی دەرببڕێ ئەو کاتش کە دەنگەدەنگ لە شەقاما دروست بوو بەردەوام دەسەڵاتداران لە دەنگی شەقام دەترسن کە هەر ئەوە تا دەنگی ناڕەزایی جەماوە لەسەر شەقاما بەرز بووە زوو کب نەکرێتەوە وەکو بخار دەتەقێتەوە پێیاندا دیکتاتۆرەکان ئەوە هەڵدەتەکێن وەیوتیان ئەمە باش نییە ئەمە نەکەین باشە یەکێک لە ڕاوێژکارە زۆر زانەکانی وتی جەنابی پاشا 10,000 دینار کەمە وتی ئەی چی وتی بیکە بە 15 دینار ئەوانی تر دەمیان داچەقاند بەسەر سوڵمانەوە لیان پرسی ئێمە دەڵێن 10,000 ئاژاوە دەخاتە وڵاتەوە 10 دینارەکە لە 7 دینار بۆ 10 دینار لە 7,000 بۆ 10,000 قبول نەکراوە ئێستا تۆڵێ 15 وتی قوربان تاقی بکەوە من بەرپرسیارەتی و مەسئولیەتی هەڵدەگرم بڕیار درا ڕۆن لە بەیانیەوە هەر کەسێک کە دێ بۆ مەعمەل بۆ ڕۆنکڕین بیبا بۆ دوکان و مەحەل و مارکێت و شوێنی کەسابەتی 1 کیلۆی بۆتە بۆ 13,000 بیدا بە دوکانەکە دەبێ ئەو بە 15,000 بیدا بە خەڵک کە بەیانی خەڵک چوون و ڕۆن لە 7 دینارەوە بۆتە 15 دینار لە 7,000 بۆ 15,000 هەر خەریب و خەڵک شێت ببێ شەقام خرۆشا عالم هەموو دەنگی ناڕەزایی بەرز بەوە پاشا بە وەزیری وت بە ڕاوێژکاری وت وتی ئەم پلانت خەریکە وڵاتمان لەناو دەبا خەریکە کورسیەکەی ژێرم دەردێنن وتی قوربان لێگەڕێ ئەو سەریشم خوێندۆتەوە ئێستا تۆ ئەم فەوزایەت نایەوانێ وتی بەڵێ وتی بڕۆ ناو خەڵک بڕۆ سەر تەلەڤیزۆنەکەت بڕۆ سەر شاشەکەت بڕۆ سەر ڕاگەیاندن لە ڕێی کەسەکانتەوە لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە ڕای بگەێنە بڵێ بە هیچ شێوەیە قبول ناکەم میلەتەکەم ستەمی وای لێ بکرێ ئەی بازرگانانی ڕۆن چۆن شتی وا قبول دەکرێت بۆ خۆشی بازرگانی ڕۆنەی خۆیەتی وەڵی هەر کەسێک داوای 15 دینار بکە لە زیندانە دەیڕزێنم
دوکانی پێدا دەخەم هیچ کەسێک مافی ئەوەی نییە لە 10 دینار زیاتر ڕۆم بفرۆشێ 10 دینارێکی کە خۆی پێشتر دەیەویست خەڵکەکە کە ئەویان بیست هەموو ئاهێکیان بە بەراهاتەوە دەستیان کرد بە چەپڵە لێدان ئەی خوا جەنابی پاشامان بۆ پارێزێ ئەم دادپەروەرە ئەم باوکە ئەو خەمخۆرە والله تۆ نەبووی تا قوربان ڕوتیان دەکردینەوە کاکە لە خوا بەزیاد بێ 10 دینار هەر باشە بەخوا 15ەکە بە هیچ کەس نەدەدرا معقولە شتێک دوو قاتی خۆی زیاتر گران بێ لە حوتەوە بێتە 15 بابە بەدەیەکە لە خوا بەزیاد بێ هەر جەنابی پاشا والله هەموو ڕازین ڕاوێژکار وتی قوربان نەمگوت ئەبێت تۆ شتێکی وام بخێ مێشکەوە ئامانجەکەی خۆت بێنیە جێ بە بێ ئەوەی ئەوان هەست بکەن هێشتا سیستەمێکیان لێ دەکرێت لە وڵاتی ئێمەدا خۆ جەنابتان لەبیرتانە بنزین بە 400 دینار بوو کە بوو بە 700 دینار هەمومان دەنجی ناڕەزاییمان لێ بەرز بووە خەڵک دەیان بوو 300 دیناری چۆ سەر بنزین دواتر کە بردیان بۆ 1000 دینار ئێستا هەر هەمان بنزینە 400یەکەیە کە بە 700 جەیدن بە جەنابەت شەو ڕۆژێک کابرات لە تەکسیەکەی سەرەی گرتووە ئۆتۆمبیلەکەی سەرەی گرتووە 2-3 سەعات لە سەرا وەستاوە ئەزانێ حکومەت خەڵاتی کردووە ئەو 700 دینارە هەر بە بەلاش دەزانێ دەخۆی یەکەم جار نەخشەکە بۆ 700ەکە بوو لە دوایی بەرزتریان کردەوە ئێستاڵی لە خوا بەزیابەت چانێ 1000 نییە یەخۆ 400ەکە حەقی خۆیەتی هەل لە کەرکووک لەو دیوە بە 400 ئێستا تۆ بە 700 و ئەزانی بەخێر دراوتە تێ سەردەمانێک موچە لە 2011 ئەوانەدا لە 28 مانگ لە 22 مانگەوە موچە دەست دەکرا بە تەوزیعات لە 28 مانگە هیچ فەرمانبەرێک نەبوو موچەی تەواوی خۆی وەرنەگرێ هەبوو 2 معاشیشی هەبوو کەچی خەڵک ناڕەزا بوو ئەوەی دەنگی بڕۆیشتە هاواری دەکرد بۆ بێکارەبایی بۆ چاکردنی ئاو بۆ بوونی ڕێگاوبانی باش بۆ نەهێشتنی گەندەڵی و دابینکردنی عەدالەت ئێستا سەیری کە لە کوردستانی خۆماندا بەس موچەکەت بدرێتێ بەس موچەکەت هیچ شتێکیکە ناوێ ئەویش بەس ئەوەندە لە کاتی خۆیدا موچەی مانگی سێ ڕەمەزانە لەوە چێت تۆ مانگی یەکت وەرنەگرت مانگی دوو وەرنەگرت بێ وڵی بەس موچەکەم لە کاتی خۆیدا وەرگرتایە من هیچی ترم نەدەویست ئێتر خۆیان کرد کارەبان نەدەبوو ئەوانە هەر لەبیر دەچێتەوە مەکتەبی منداڵەکانت نەبوونی خەستەخانەی حکومی کە دەچی هیچی تێدانێ و کەیلێکە ئەبێ ڕاکەیتەوە بۆ ئەهلیەکە یعنی کۆمەڵە پێداویستی سەرەتایی ژیان هەیە کە حەقی خۆتە ئەوانت هەموو لەبیر دەبرێتەوە هەمووی ئەمانە بە نەخشە و بە پیلانێکی زۆر تۆکمە و تەواو دەکرێت فاستخف قومه فأطاعوه فرعون لە خاڵی دووەمدا دەستی کرد بەوەی فەوزایەکی نایەوە خەڵک تەنها بەوەی کە منداڵەکانیان سەر نەبڕدرێن کە ژنەکانیان ئەتک نەکرێن هیچ کەیان نەدەویست هیچ مافیشتریان نەدەویست کە ئەوە هەر زوڵم بوو لێیان دەکرا دەبووە هەر نەکرێ لە خاڵی سێمدا ئەمجا دەچێتە سەر ئەوەی کە خەڵکەکە تەواو عەقڵی ماندووە تەواو دەست بەسەر عەقڵیاندا دەگرێ قۆناغی سێم فاستخف قومه لە لووتکەدا لە دووتکەدا ئەمجا دەسەڵاتدار دیکتاتۆرەکە فێرعەونەکە بە ئارەزووی خۆی یاری بەگاڵتەی بە مێشکی خەڵک دەکا هێشتا خەڵک هەر چەپڵە لێ دەدا خەڵک هیچ شتێکی کە ناوێ هیچ کارێکی نامێنێ فەلا تەملیک الجەماهیر سوى التەبتیل على كل شيء هەرچی پاشا و دەسەڵات و حکوومەت بیڵێ دیکتاتۆر بیڵێ خەڵک بەس تەپڵی لێ دەدا و چەپڵە لێ دەدا وەکو دۆشکە چەپڵەکانی دەتەقێتەوە دەستخۆشی لێ دەکا لە وڵاتانی عەرەبیدا لە وڵاتانی دیکتاتۆری عەرەبیدا کە ڕووخان ئەوەتانێکی وەکو معەمەر قەزافی کتێبێکی هەبوو ئەلئەخضەر کتێبی ئەلئەخضەر کتێبی سەوز دەویست وەکو فەلسەفەی مارکسی ببێتە بنیاتێکی گەورە و دیراسە بکرێ مەنهەج بێ یعنی ئەم کتێبەی خۆی زۆر بەلاو مهم بوو بە خەڵکی دەگوت دەبێ من بخوێندرێت لە ڕەوزەوە منداڵ بیخوێنێ هەمووی لەبەر بکرێ مەنهەجی زانکۆ بێ هەموو شتەکانی گاڵتە بازاڕی بوون لە کتێبی ئەلئەخضەردا کتێبی سەوزدا معەمەر قەزافی دەڵێ الفرق بين الرجل والمرأة ئەوەیە جیاوازی نێوان ژن و پیا و بەس یەک شتە المرأة تحیض والرجل لا تحیض ئافرەت دەکەوێتە سۆڕی مانگانە و بێنوێژی دەبینێ پیا و ناکەوێتە سۆڕی مانگانە و بێنوێژی نابینێ ئەینە هیچ جیاوازێک لە بینی ژن و پیاودان نیە دەبێت ئەمە بە مەنهەج بخوێندرێ ئێمە ئەو پەڕی لووتکەی گاڵتە پێکردنە یەکێک لە سەرانی عەرەب داڕشنێکی بۆ دەنووسنە وتارێک لە ناو دێڕێکی دانووسراوە کابرای ڕاوێژکار کە بۆی نووسیوەتە نووسراوە على حسن سلوکی یعنی لەسەر ڕەوشتە جوانەکان و سلوکە بەرز و باڵاکەی فڵان کەس کە دەیخوێنێتەوە نازانێ ئەم دێڕەکە بۆ خۆی عەرەبە بیخوێنێتەوە دەڵێ عەلی حەسەن سلوکە
هەموو خەڵک سەریان سۆر دەمێنێ على حسنی سلوکیهی چونکە بۆ خۆی هیچ معریفەتێکی نییە دەڵێ على علی حەسەن سلوکە هێشتا خەڵک چەپڵی بۆ لێدا هێشتا خەڵک نابێ بڵێ وەڵڵاهی ئێمە هەرچی معنابێ نەیبێ وەڵڵاهی ئێمە دیێڕێک منداڵێک دەزانێەوە بخوێنێتەوە جەناب چونکە خۆی نەینووسی و ئاگای لێنێ کەچی هێشتا خەڵک دەڵێ قوربان تەواوە ئەوەی جەنابت دێڵی 100% تەواوە بەس چەپڵە لێدان لەسەر ئێمەیە و دەستخۆشی لەسەر ئێمەیە ئەمە خاڵێ مەترسیدارەکانە کە بە سێ خاڵ دیکتاتۆر و فیرعون دەگاتە ئەوەی فەستەخەفە قەومەه ئەو خەڵکەش هەر هەمووی فەئەطاعوه کەس دەنگی ناڕەزایی لێ نابیسترێ بابەتێکی گرنگە ئینشاءڵڵا هەر ئەم زنجیرە لە دەرسی داهاتوودا تەواو دەکەین خۆی گەورە باشتر لە قورئانەکەی حاڵیمان کە ژیانی دنیامان خۆشکە قیامەتمان ئاوەدانکە بە بەهەشت شادمانکە بە گەورەی خۆی لە دۆزەق بە دوورمانکە لەم ژیانە دنیایەشدا یا ڕەبی خۆی گەورە لە تاوان بمان پارێزی لە تاوانکاران و خراپەکارانیش بە دوورمانکەی ئامین والحەمدولله